دیارە ئێستا گەشتینە قۆناغی کۆتایی لە بەرنمەیە و ئێستا دووە بڕیاری لیژنە دەخوێنینەوە بۆ ئەو بەشداربووی کە بەشدار بوو لەم بەرنمەیەدا و ومێ دەکەم هەمووشیان ڕازی بن بەو نەتیجەی کە بڕیاری هەموو مامۆستایانی لەسرە. لە یەکەمین بەهرەمەندەوە دەست پێکەین کاک بڕیار بابێت. کاک بڕیار 39 پلەت بەدەستێنا دەستخۆشیت لە یەکەین لە کۆی 50 پلە. کاک حەمید عوسمان کاک حەمید 43 پلەت بەدەستێنا پیرۆزبایی لە یەکەین. کاک مەریوان کاک مەریوان 31 پلەی بەدەستێنا دەستخۆشی لە یەکەین. کاک کاروان عەبدولقادر 22 پلە. کاک سەنار 36 پلە. کاک ئاری 35 پلە. دیارە بە کۆی گشتی و بڕیاری لیژنە ومێ دەکەین کەستان زویر نەبن، ئەوەی کەسەی کە سەر ناکەوێت بتوانێت هەوڵدات لە داهاتوودا لە ڕێی خوێندنی موزیکەوە هەوڵدات پەرە بە دەنگی خۆی بدات. کاک حەمید و کاک بڕیار ئێستادادێکی زۆر باشن نێوان، بەڵام دیارە کاک حەمید سەرکەوت بۆ قۆناغی سێیەم پیرۆزبایی لە یەکەین و دەستخۆشیش لێوە. زۆر سوپاس. ئیمشەو دڵێم بۆ غەریبان وەکو تەکێ ئاوەڵایە بەبێ یاران چاو لە ڕێگەم کوە میوان